مەپرسە مەڵێ من کێم مەپرسە مەڵێ من کێم بۆ کوێ دەڕۆم و لەکوێوە دێم هونەرمەندێکی کوردم هێشتانە لە نیوەی ڕێم هێشتانە لە نیوەی ڕێم هیوام زۆرە و ناڕوخێم هیوام زۆرە و ناڕوخێم هەوڵە دەم هەنگاوە نێمێ نەبێزاری و نەهەوراز لێمەگرێمە بەستوڕێم دێم و دێم دێم و دێم تا ێزە بێیێ لە دوو بێم زۆرم بینی و هیلاکم زۆرم بینی و هیلاکم لە مەرگی خۆم بێ باوەکم لە کەس ناترسم چونکە بێتاوان و زۆر پاواکم بێتاوان و زۆر پاواکم پڕ لە بسمار بێسەڕێمە پڕ لە بسمار بێسەڕێمە بێ پێڵاو بن لە هەردوو پێمە ڕەشە باش دێ بە دژم هێشانەر هەنگاوە نێم دێم و دێم دێم و دێم تا ێزە بێیێ لە دوو بێیێ
چەشمەی ڕێبازانە ڕێوازێکی ڕێچکەی ڕەسانی کورد زمانە ئەمزانی ڕێبازی خۆم سەر چەشمەی ڕێبازانە ڕێبازێکی ڕێچکەی ڕەسانی کورد زمانە هاوڕێکانم دێمەوە براکانم دێمەوە هاوڕێکانم دێمەوە براکانم دێمەوە ئەمڕۆ بێ یاکوتی بای دیسان دەگەڕێمەوە ئەمڕۆ بێ یاکوتی بای دیسان دەگەڕێمەوە كتاب ما في استعيا ولاتم كردستان كتاب ما في استعيا ولاتم كردستان كتاكاني زرع